إله إلا الله. دوای ناساندنی دەستگای بەخشین لە ڕێی لایەن هاوڵاتیانەوە بەدەمەوە چوونی خێرخوازان بۆ دەستگاکە هەنگاوی گەورەترینە لەو کارەساتە نەخوازراوانەشا لە ناوخۆی کوردستان و عێراق و چوارۆرمان دروست دەبوو. دەستگای بەخشین بەدەم هەبیانەوە هاو. ئێمەوەکو دەستگای خێرخوازی بەخشین چەند پرۆژێکمان هەبوو لە ئەفریقا پێشەوەی کە خۆمان سەردانی ئەو وڵاتە ئەفریقانە بکەین. چەند پرۆژێکمان لێ ئەنجامدا و پرۆژەکانیشمان بریتی بوو لە بیر لە مزگەوت لە سەربەڕینی ئاژەڵ. بەرنامەی بەخشین نوێنەرانی خۆی نار بەرە و کیشوەری ڕەش بەرە ئەفریقا. لەبەر ئەوەی بەڕاستی ئێمە وەکو دەستگای بەخشین دەستگای خێرخوازیە، بەڵام بەشێک لەم دەستگایە بەشێکی وەقفیە. زۆر لەو پارانەی کە ڕووە کاتە دەستگای بەخشین پارێکی وەقفە دیاری کراوە لایەن خێرخوازەکەەوە بۆ چ توێژێک، بۆ چ بەشێک، بۆ چ جۆرە هەژارێک، بۆ چ شوێنێک ئەمە دیاری کراوە کە پارێکیش وەقف بوو ناتوانێت دەستکاری بکرێت. دەوڵاتی بەنین وەک دەستگای بەخشین سەردانی ئێرەمان کردووە بۆ ئەوەی لەسەر داوای خێرخوازان بۆ مەڵێ پرۆژە بکەین. یەکێ لە پرۆژەکانمان بریتیە لە بیرلێدان. ئێمە سەردانی چەند گوندێکمان کرد، گوندێکی دوورەدەست، گوندێک قەرەباڵغ کە کەم گوندیان مستەحەقن زۆر دامەزرۆی ئاو پێویستیان بە ئاو هەیە پرۆژەکەمان لەوێ جێبەجێ بکەیت. ئەم گوندەیەکێکە لەو گوندانەی کە ژمارەی زۆر خەڵکی تێدایە و زۆر بێ ئاون لە شوێنی زۆر دوورەوە ئافرەتەکانیان بە تەشت ئاوە هێنن. یعنی من هەر خۆمێکێ لەو برانەی کە پێمە دوێکێ بۆم بیرانە لەو براوتی من چەند ساڵە بەدەی دوایی شەکاگەڕم لە وڵاتە هەژارانە بیرەوە بکەم. ینی دەستێکی ئەمین وەکو بەخشین ینی یەکێکی دەستگایەکی وەک بەخشین ڕازگۆ پێشینە پاک دەست پاک کە من بتوان پرۆژێ لە وڵاتانە زۆرم پێخۆشە. کیشوەری ڕەش واتە کیشوەری بێبەش. ئەم کیشوەرەوەی ئێمە بینیمان لەناو خانوەکانیانە لە دایکە بن، لەوێ ئەژین، هەر لە ناو خانەکانیشە ئەمرن و بۆیانە بێ بە گۆڕستان. بەڕاستی مەئەساتێکمان بینی کە چوینە ئەوێ یەک مەئەسات نەبوو، دوان نەبوو، سیان نەبوو، بابەتەکان زۆر دڵتەزێن بوون. چونە نێجیرا چونە شاری عیبادن. بەڕاستی ئێمە لێرەوە دیبوومان هەر کە ئەو خەڵکەمان دیبوو حەزمان لێ بوو خۆمان بە چای خۆمان بیدین. بەڕاستی کە ئەو خەڵکەماندی نەماندووبوونمان زانی ناهیلاک بوون لەبەر ئەوەی کە ئەو خەڵکەمانەدی ئەو نەهەژار بوون، ئەو نەنەدار بوون، ئەو لە ڕووی ژیانەوەی کە پێویستی ژیان بوو، ئەوەی کە پێویستی ژیانە سەرەتایی سیرەکی هیچ شتێکیان نییە. ئەوەی کە تو ئەڵێ کە پێویستی ئێمڕۆ بۆ ژیان لای ئەوان نییە. بەڕاستی ئێمە کاچوینە ئەوەیە کە ئەو خەڵکەدەی گریان تا هات ئەو ڕۆژەی کێمە ئیشمان ناکرد کە بەیانی دەرەچوونە تایوار چەندی ئیشمانەکەت هیلاک نەبووین، لە ڕووی جەستەوە زۆر هیلاکبووین، بەڵام ڕووی ڕۆحیەوە لە ڕووی ڕۆحیەوە هیچ هیلاک نابووین. لەبەر ئەوەی ئێمە سەیرمانکە خزمەتی خەڵکێک بکەین. لەبەر ئەوەی ئیشی بەخشین، ئیشی دەستگای خێرخوازی بەخشین ئیشی ئەوەیە کە خزمەتی خەڵکە دڵی یەکێ خۆشکە. تایسە لێرە جل هەر لە تەشتاشوێن ئاو هەر بە تەش دێنن بە شانێ هێن وەک و هەشتاکان لای خۆمان. بەڕاستی لەوەش خراپترە، حاڵیان زۆر خراپە، دەستیان زۆر کورتە. هەنی ژیان لێرە زۆر قورسە، خواردن زۆر گرانە.
پاشان کە خواردنەکە گرانە کرێکە عیشی ڕۆژانەیان معیشەتیان زۆر کەمە داها زۆر کەمە مصروفات زۆر گرانە. ئەمە ئێستا ئێمە فاسی بیرێکێن ئەم بیرە تا ئێستا بەدەست ئاواڵە کێشن ئەم بیرە زۆر قوڵە و ئاوشی کەم تێ ئاوەکەشی بۆنی دێ ئەڵێن ئەم ئاوە بۆ خواردن نابێ ئەمە سێمە ئاوەکە تاقی ئەەکەینەوە ئەمانە بۆ خواردن بەکاری نایەنن ئەمە ئەوها ئەو ئاوە دەرەکەن دیوتانە ئەمە هێشتا ناگاتە ناوی ئەنجاگاتە. ئەمە بۆ دڵشۆرین بەکارێنەڵە بۆنی دێ بۆ بیرەکە خۆی بۆنی دێ بۆ خواردنوشت بە کەڵک نایە. ئەوەی ساتوێتە منتیقە ئاوی نیە خۆشتان لە کامیرەکەی بینن ئاویان هیچ نییە بیرەکانیان هەمووی دەستیە هاوینان وشکەکە ئیسا ئێمە چەند بیرێکمان تاقی کردەوە چەند سترێکمان لێ دەرکرد وشکی کرد بۆیە ئێمە لێرە ئیشەڵا بڕیارمانداوە بیرێکی توازیان بۆکەین ئەم خەڵکە خۆتان بینیتانە ماڵانەیەکی ئاوی نییە لە شوێنێکی دوورەوە بەدەستی هێن ئێمە لێرەوە سوپاسی خواکەین خوای گەورەم کاری بۆ سەهل کردوین خوای گەورە لە ئێمە و لە خێرخوازانی وەرگریە ئەو کەسانی کە پارەی بیریان داوەت ئێمە تاکید جێ خۆی ئەگرێ ئەو شوێنانی کە ئێمە تاقیمان کردەوە کە چوین سەردانمان کردووە ئێمە لە ژیانی خۆمان لە تەمەنی خۆمان شوێنی وامان نەدیوە فەقیری وامان نەدیوە شوێن کەسی وامان نەدیوە بێ ئاو بێ ئیش و کار و ینی چۆمڵی ژیانیان زۆر قورسە ئێمە سوپاس بۆ خوای سێ بڕیارمانداوە لێرە بیرەکەین بۆ ئەم خەڵکە خەڵکێکی زۆری لێە بەڕاستی خەڵەباڵغا یانی پێویستیان بە ئاوی خواردنیە ئەو ئاوی هەشیانە یان پیسیان هاوینوشکەکە. سواز بەخوای گەورە ئەم جارەشان ئەفریقا کیشوەری ڕەش بەڵام وڵاتی بەنین جیاواز لە بیرەکانی پێشووتر و پرۆژەکانی پێشووتر ئەم پرۆژەیەمان هێنایە وڵاتی بەنین بەڕاستی بە هەمان شێوەی پێشوو دوای ئەوەی سەردانی گوندەکەمان کرد سیرمان کرد لە شوێنی زۆر دوورەوە ئاوەهێنن ئاوهێنانیش بۆ بە کێشەشی گەورە بۆ ئەم دێهاتانە بۆ ئەم خەڵکی ئەم منتیقەیە ئینسان ئەتوانێت بە بێنان بژی چەند ڕۆژێک چەند مانگێک بەڵام بەڕاستی بەمدەی کەمیش بێ ناتوانێت بێ ئاو بژی لەبەرەوە ئێمە باشمان زانیوەکو دەستگای بەخشین بیرێک لە منتیقی هەڵکەنین بڕیارماندا کە ئەو بیرە هەڵکەنین سوپاس بۆ ئەو خێرخوازەشی کە ناردۆتی ئەو پارانی تایبەت کردو بۆ ئەم ئیشە سوپاسی ئەەکەین خوازای باتەوە و پێ سەر ئیحسانەکانی ئینشاءالله. ئێمڕۆ سەردانی چەند گوندێکمان کرد بۆی کە بیران بۆ لێدەین بەڕاستی سەیری چەند جێگایەکمان کرد بەڕاستی خەڵکی ئێرە هەژارە لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئیمڕۆ ئەم گوندە سیرمان کردەوە بەڕاستی ئاویان نییە بیرەکانیان ئەوەی بیرانی هەیەە زۆر دوورە کە دووریشە دەسی لێرە بەهار کات بە کۆتایی بەهارە لێرە کۆتایی بەهار ئاوەکان هەموو دەستیانە هەمووی وشکە بێ ئاویان نامێنێ بەڕێیەکی دوور بەشان ئاو دێنن ئاو نییە لە منتیقێکی ئێمەی سەر لی وەسان دەستیەکەشی تەنانەت بیری دەستیشی لێ نییە کە ئاوی لێ بێن زۆر دوورە لیانەوە. السماوات وما في الأرض
بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. أما بعد، أولا نشكر ضيوفنا الكرام الذين جاءوا من كردستان العراقي. ئەم شارە شاری دۆکۆمۆیە لە وڵاتی بەنین. ئەم قوتابیانی کە لێرە ئەیبینن قوتابیانێکن لێرە دەخوێنن بە زمانی فەڕەنسی. وڵات زمانی ئەم وڵاتە زمانی فەڕەنسیە، خوێندنەکەشیان خوێندنی زمانی فەڕەنسیە، بەڵام لەبەر ئەوەی دانەبڕێن لە زمانی عەرەبی، دانەبڕێن لە زمانی ئاین، بتوان فێری قورئان بن و فێری دراساتی ئیسلامی بن. لەبەر ئەوە ڕۆژانی عوتڵە کە هەفتەی 2 ڕۆژەکە عوتڵەیە لە وڵاتە، هەردوو ڕۆژەکە مناڵانی ئەم شارە دێنە مەدرسە و مزگەوتە ئیسلامیەکان لێرە دەرزە خوێنن بۆی بتوان فێری قورئان بن. لە پشووی هاوینیشدا ئەو 3 مانگە هەر بە هەمان شێوە بەردەوامی هەموو ماڵە مناڵەکانیان ئەنێرن بۆی بەردەوامیان هەبێت لە دەرزی قورئان و فێری قورئان بن. لەبەرەوە ئێمەش هاتوین قورئانیان وەسرا تەوزیعەکەین. ئەوان قورئانیان نییە لە دەرزی لەسەرا بخوێن، ئەوان لەسەر کتێبێت دەفتەرێک ئەینووسنەوە، پەڕەپەڕە پەیاکەن لەسەر دەفتەر ئەینووسنەوە. ئێمە هاتوین قورئانمان بۆ هێناون بۆی بتوان بەردەوام بن و سوور بن لەسەر خوێندنەکەیان. بەڕاستی ئێمە لە وڵاتە سەردانی کۆمەڵە مەدرسەمان کرد، زۆر پێویستیان بە قورئانە، زۆر خۆیان تامەزرۆی دینن و زۆر پێویستیان بە قورئانە، بەس قورئانیان نییە. لەبەر ئەوە ئێمە هەستاین ئەو قورئانانمان هێنا بۆ ئێرە ئێستا پێشکەشیان یەکەین. ئەمان زمانیان فەڕەنسیە، زمانی وڵاتەکەیان زمانێکی فەڕەنسیە، زمانی عەرەبی نییە. بەڵام لەبەر ئەوەی بۆ تامەزرۆی ئەمان بۆ دین، تامەزرۆی کەسوکاریان و ئەو ئەهلەی کە لێرە ئەژین بۆ دین هاتوون لە ڕۆژە عوتڵەکانە بەشداری خولە شەرعیەکانەکەن بۆ ئەوی زمانی قورئان فێربن، زمانی عەرەبیان لەبیر نەچێتەوە. بەڕاستی 3 مەدرساناکەی هەم تەلەبەکانی تەنێت تامەزرۆی قورئان، هەم مامۆستاکانی لەسەر تەختە و لەسەر وەرەقە ئەخوێنن. ئێمە ئیمڕۆ 3 مەدرسەکانیشمان کە بەڕاستی ئەوە ژیانی مەدرسەکانیانە بەم گەرمایە کە لێرە زۆر دنیای سەگەرمە، ئەو چینکۆیە، بان ئەم مەدرسانە چینکۆیە، ژیانیان قورسە. بەڕام لەگەڵ ئەم ژیان قورسیەشە، لەگەڵ ئەمە لە بۆ تامەزرۆن بۆ دین، بۆ قورئان خوێنن، قورئانی باشە خوێنن، زۆر تامەزرۆی دینن. من لێرەوە زۆر سوپاسی خێرخوازانەکەم کە لێرەوە یارمەتی ئەما دەنی ئێمە بتوانین کە ئەم قورئانانە قورئانی پیرۆزیەوە تەوزیعکەین. لە ئەفریقا لە وڵاتی بەنین دەستمان چەند مەدرسەیەک گەڕاین، سوپاس و ستایش بۆ خوا توانیمان ئیمڕۆ لە 3 مەدرسە لە وڵاتی بەنین توانیمان مصحەفی قورئانی پیرۆز تەوزیعکەین بەسەر تەلەبەکانە. بەڕاستی جێی دڵخۆشیە ئێمە کە ئەم مصحەفانەمان گیانۆتە ئێرە. ئەم تەلەبانە زۆر پێویستیانە، تەلەبەی هەژارن، هیچ مافێکی سەرەتاییان نییە، نە کارەبا، نە خزمەت، نە فێنکەرەوە. زۆربەی سەقفەکانیان سیرمان کردووە، سەقفی بیناکان چینکۆیە، زۆر گەرمە. بەڕاستی کارێکی زۆر گەورەیە کەوەیکە بتوانێت خزمەتی ئەم تەلەبانە بکە. لەبەرەوەی بەڕاستی لێرە خەڵکەکە دووبەرێ، یان دیندارە یاخۆت خەڵکێکی بێدینە. اینجا ئەمەی کە دیندارەکە ئێمە پێویستە لە هەموو هەج وڵاتەیە، لە هەموو شوێنێکی دنیاوە هەڵدەین خزمەتی ئەم کەسانەکە کە لێرە پەروەردەیەکی جوان بن، لەبەرەوەی دینی ئیسلام لێرە بگەڕێتەوە. بۆیە داواتان لێکم لە خێرخوازان یارمەتیمان بدەن، ئێمە بتوانین زیاتر خزمەتی ئەم تەلەبانە و هەم مامۆستاکان بکەین، بتوانین زیاتر خزمەتی دینی ئیسلام بکەن. ئەوانیش ئیمڕۆ سەیری شوێنەکانمان کرد کە لە بۆ بیر هاتووین ڕاستی بۆ منتیقەیە، بیریان بۆ بیئاون بیریانە هاتین 3 مەتر. ئەمەش مزگەوتەکەیانە، خۆتان سەیریکەن. ناو ئەم دار و ئەم شوێنەیە خەڵکی موسڵمانی ئەمە ئەمە ژیانیانە، ئەمە مزگەوتیانە.
کە ئاویان نییە کە خواردنیان نییە کە سیرێکی ژیانیان ئەو هاڕاتڕێ مزگەوتەکەیان ئەیجاد لێرەوە داوا لە خێرخوازانەکەم مزگەوتێک کولفەی کەمە لێرە بۆیە داواکەم لە خێرخوازان لە کەسانی کە خواپیانیداوە فرسەتە مزگەوتی لێرە دەفتەرێ دۆلاری تێچەکەم بینایەکیان بۆ تەرتیبەکەی بۆ مزگەوت داوا لێرە لە مسلمانانەکەم لە خێرخوازانەکەم ئەگەر هەست برایەک پێی خۆشە ئێمە ئەتوانی لێڕی لە دەستگای خێرخوازی بەخشینەوە مزگەوتیان بۆ دروستکەین لێرە هەست برایە خوای گەورە ماڵی دنیای پێدا فرسەتە لە بەرەوەی مزگەوتیش خێری سەدەقەیەکی جاریە. ئێمڕۆ حەمد و سەنا بۆ خوا وەزبەی دووەممانە سوپاس و ستایش بۆ خواخوای گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە خوای گەورە لیان قبول کە خوای گەورە بیکاتە توێژێ بۆ قیامەتیان خوای گەورە لیان وەرگێ خوای گەورە جەزای ئەو کەسانە بدات کە یارمەتی دەستگای خێرخوازی بەخشینە دەن بۆ هەموو پرۆژەکانی بەتایبەت پرۆژەکانی ئەفریقا. مزگەوتی گەورەی شاری ئیبادنە دوای تەواوکردنی نوێژی جومعە هەساین بە دابەشکردنی گۆشت بەسەریاندا 200 پشت گۆشت ئێستا دابەشەکرێ بەسەر ئەم خەڵکە هەژاری ئێرەدا وەکو دەستگای بەخشین حەزمانەکرد هاوکارەکە زیاتر بمانتوانێت زیاتر بکەین بەس تەنها ئەو پارەی کە بەدەستمانەوە بهێناوە هەر ئەوەنەیە کە وەقف کرا و تایبەت کراوە بۆ ئێرە. لە نێجیریا دەستمان کرۆ بە چەند پرۆژێکی لەو پرۆژانە خواردنی وشکەیە خواردنێکی چاک ئاردە برنجە دۆشاوە فاسولیایە چەند مادەیەکمان بۆیان ڕۆنە بۆیمان کڕۆ بەڕاستی خەڵکەکە زۆر هەژارە لێرەوە تا لێ تەوزیعەکەن بەڕاستی ماڵەکان پێشترە ماڵانە ئەم منتیقەیەمان سەردانی منتیقەیەمان کردو ناوەکانمان نووسیوە ئەو ماڵانەی فەقیرە ناوەکانمان نووسیە و هەمووی دانە دانەیسە ناوەکانە خوێن و ئاندێنێ. الحمد لله رب العالمين. نقدر مؤسسة البخشين على هذه الجائزة فقلنا من قبل. بسم الله الرحمن الرحيم. ئێمە وەک ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کە کۆمەڵی پرۆژەمان ئەنجامدا لێرە لە وڵاتی نێجیریا شاری ئیبادن سەردانی مزگەوت و کۆمەڵێک دەی هەژارمان کرد یەکێ لەوانە مەدرسە شەرعیەیە لەم شوێنەیە کۆمەڵە تەلەبەی تێدایە قورئانە خوێن و توڵابی عیلمن بەڕاستی شوێنی داخلیەکانیان کە ئێستا دۆشەکمان بۆ کڕیون پێشتر سەیرمان کرد دۆڵاب یان پێڵێن باوەڵ کە وەختی خۆی پیانەوە باوەڵ هینی ساڵی 30 بۆ لە سەردەمی ئێمەیە کە باوەڵ یان پێ ئەو کەسەڵین باو باپیرانمان ئێستش ئەوانە بەکارەهێنن هیچ شتێکیان نەبوو لەسەری بخەون شتێکیان نەبوو کە دای بنێن شتەکانی تێکەن هەمووی بە تەختە دروستکرا و شکا و کەوت خۆی پیانەوە باوەڵ بەڵام کە ئەومان بینی بەڕاستی هاتین بەدەمیانەوە حتا دۆشێکیان نەبوو سەری بخەون شوێنێکیان حەسیرێکیان ئەگەر دەست کەوت بێت لەبەرەوە ڕێی دەستگای بەخشینەوە توانیمان کە ئەم دۆشەکانیان بۆ بکرین و ئامادە باشیان بۆ بکەین بۆی بتوان لەم شوێنە بە شوێکی مرۆڤانە بمێننەوە بەڕاستی شوێنەی شیاو بێ بۆ خوێندکاری تەلەبەی قورئان ئێمە ژووریشان هەیە لە ژێر ئەم بینایە چەند ژوورێکیان هەیە بەڵکو حتا جلیشانە لەبەری کەنجلێکی شیاو
پێڵاوێکیانە پێڵاوی شیاو بێ لەبەریکەن دەفتەر و قەڵەم و هیچ شتێکیان نییە ینی بەڕاستی زۆر جێگەی سەرسوورمانەکە ئەم شێوازە ئەبینی بەڵام تامەزرۆی خوێندنی ئاینین تامەزرۆی فێربوونن تامەزرۆی پێگەیشتن و خزمەتکردنن لەبەرەوە ئێمە وەکو دەستگای بەخشین هاتین بەدەمیانەوە ئەم دۆشەکانەمان بۆ دابین کردن کە هیچ قوتابێکمان لێبێ بەش نەکردووە. ئێمە لە سەفەرەکەمانە زۆر پرۆژەمان کرد سوپاسی خواکەین کە خوای گەورە لە ئێمە و لە خاوەن پارەکان ئەوەی یارمەتی داین بۆ مزگەوت بۆ ئەکڕینی ئاژەڵ بۆ خواردن بۆ بیرەکان بۆ هەست پرۆژەیەتر خوای گەورە پاداشتیان بات ئێمە پرۆژەی تریشمان هەیە لەوێ داوا لە خێرخوازانەکەین و پرۆژانەی تریش کە بتوانین لەوێ و لە ناوە جێبەجێکەین و خوای گەورە بۆمان سالکە لە ئێمەشی وەرگێ لەوانیشی وەرگێرن.